کێنە و یاریزانانەی نەخۆشی شێرپەنجەیان تێپەڕاندووە. یاریزانە توشبووەکان تا ئێستا لە ژیاندا ماون، پاش چاکبوونەوەیان بۆ یاریگاکان گەڕانەوە لەبارەی نەخۆشیەکەوە چی دەڵێن. ئێریکا بیدال، ئاریان ڕۆبن، فرانچیسکۆ ئاچێربی، سیباستیان هالەر دیارترین ئەو یاریزانانن کە نەخۆشی شێرپەنجەیان تێپەڕاندووە و چیرۆکی ئەم چوار یاریزانە دەخینە ڕوو. ئێریکا بیدالی بەرگریکاری پێشووی بەرشەلۆنا موسڵمانێکی خۆراگر بوو. لە مانگی ئازاری ساڵی 2011 تووشی شێرپەنجەی جگەر بوو. هەرزوو نەشتەرگەری بۆ ئەنجام درا و دوای نزیکەی 4 ڕۆژ بۆ یاریگاکان گەڕایەوە و لە کۆتایی ئەو وەرزەشدا بەرشەلۆنە نازناوی چامپیۆنز لیگی بردەوە. لە یاری کۆتایی کارلۆس پۆیۆل شاری کاپتنی بەخشیە بیدال تا ئەوەی شەرەفی بەرزکردنەوەی یانە پاڵەوانەکانی پێ ببەخشێت. بەڵام لە مانگی نیسانی ساڵی 2012 دووبارە نەخۆشیەکەی بیدال سەریێڵدایەوە. ئەم جارە پزیشکەکان بڕیاریاندا تەواوی جگەری بیدال دەربێن و جگەرێکی نوێی بۆ بچێنن کە لەلایەن ئامۆزایەکی خۆی بە ناوی جیرار ئارماند بەبێ بەرامبەر پێی بەخشرا بوو. ئەمەش بۆ هۆکاری چارەسەری نەخۆشیەکەی و بۆ یاریکردن گەڕایەوە. لا ماوەی نەخۆشیەکەی داویدا لە میشە سەرەتای قسەکانی بەوە دەست پێ دەکرد و دەیوت خوددا هەرچی بوێت ئەنجامی دەدات. ئەمەشی بەو مەبەستە دەوت کە ئەگەر خوددا بێوێت چارەسەری بۆ بنێرێت و بە هەر جۆرێک بێت شیفای دەدات. ئاریان ڕۆبن یەکێکی دیکەیە لەو یاریزانانەی پێشووی هۆڵەندا کە چارەسەری شێرپەنجەی بۆ کراوە. لا ساڵی 2004 ئاریان ڕۆبن کاتێک یاریزانیانەی چڵسی دەبێت هەست بە ئازار دەکات و پشکنینی بۆ دەکرێت، دەردەکەوێت گرەی شێرپەنجەیی هەیە و دەبێت نەشتەرگەری ئەنجام بدات. پاش نەشتەرگەریەکە ڕۆبن چاک دەبێتەوە و بۆ یاریگاکان دەگەڕێتەوە. لەو بارەیەوە ڕۆبن دەڵێت لەو کاتەدا کە زانیم تووشیە و نەخۆشیە بووم تۆپی پێ بۆ من گرنگ نەبوو. گرنگترین شت لە ژیانتدا ئەوەیە تەندروست بیت و خێزانەکەت باش بن. فرانچیسکۆ ئاچێربی پاڵەوانێکی دیکەی بەزاندنی شێرپەنجەیە. ئەم یاریزانە ئیتالیا لە ئاوینی 2013 لە سەروبەندی پەیوەندیکردنی بەیانی ساسۆلۆوە کاتێک یاریزانی ئێسی میلان بوو وەرەمی شێرپەنجەی لێ دەرکەوت و چارەسەری وەرگرت. بەڵام پاش ماوەیەک دووبارە وەرەمەکە سەریێڵدایەوە. بەڵام ئەم جارە یاریزانەکە وازی لە مەشقەکان نێنا و بە درێژایی ماوەی چارەسەریەکەی لەگەڵ یانی ساسۆلۆ مەشقی دەکرد. لا کۆتاییدا ئاچێربی توانی شێرپەنجە تێپەڕێنێت و دوای 10 ساڵ لەو نەخۆشیە وەرزی ڕابردووە ئاچێربی بە خواستن یاری بۆ یانەی ئینتەر میلان دەکرد. لەگەڵ ئەو یانەیە 49 یاری ئەنجامدا. ئاچێربی لە یاری کۆتایی چامپیۆنز لیگ بۆ ماوەی 90 خولەک وەک بەرگریکار بەرامبەر یانەی مانچستەر سیتی یاری کرد و لە کۆتاییدا پلەی دووەمی پاڵەوانێتیەکەیان بەدەستێنا. سیباستیان هالەری ئیڤواریش یەکێکی دیکەیە لە چاکبۆکانی نەخۆشی شێرپەنجە کە ماوەی چەند مانگێکە بە تەواوی چاک بۆتەوە. هالەر لە سەرەتای وەرزی ڕابردوو کاتێک پشکنینی بۆ کرا ئاگادار کرایەوە کە دووچاری وەرەمی شێرپەنجەیی بووە. ماوەی چەند مانگێک چارەسەری وەرگرت و لە یاریگاکان دوورکەوتەوە. لە مانگیەکی ئەم ساڵ پاش تێپەڕاندنی نەخۆشیەکە هالەر مەشقەکانی دەست پێ کردەوە. دواتر لە یاریکی دۆستانەدا بەشداری کرد و بەهەش خولەک توانی هاتیک تۆمار بکات و سەرکەوتنی بەسەر شێرپەنجەدا ڕاگەیاند. چاکبوونەوەی ئەم یاریزانانە لە نەخۆشی شێرپەنجە پەیامێکە کە خوددا ویستی لەسەر بێت ئەوە شیفای قورسترین نەخۆشیش دەدات و پێویست دەکات مرۆڤەکان بڕوایان بە خوددا بێت و خۆڕاگور و سوپاسگوزار بن.